سەرەتای دەستپێکی هەڵەبجا و بنەماڵی وەسمان پاشای جاف ئەم کۆشکیان دروستەوەکو شوێنیمانەوە شوێنی بڕیاری سیاسی لە ناوچەکە کە عادلە خانم و وەسمان پاشای جاف کە قایمقامی هەڵەبجە بوون. لێرەوە ئیتر ئەم کۆشکە بۆ سەرەتای دروستبوونی شاری هەڵەبجە منیش وەک خۆمان لێرە پێویستمان زانی واجهەیەک و بیرەوەری وەکومانەوەی ئەو تەلارە جوانە کە لە کاتی خۆیان دروست کراوە شوێنێکی مانەوە ڕوولێکردنی هەموو نەرمەدان هەم شاعیران هەم شوێنێکی کۆکردنەوە بووە بە پێویستمان زانی بەشێکی دروستکەنەوەکو یادەوەریەوە بۆ ئەوەی پیشانی گەشتیارانی ئەم ناوچەشی بین پیشانی باوڵێنەوەی نوێی بین کە ئەمە ڕابردوو ئێوە ئاوا بۆ ڕابردووی شاری هەڵەبجە ئاوبووی بەردەوام بەرێکەوتن و ئەمە لەبیر نەچێت. لە ڕاستیە ماتریال بۆ خۆی تەحکومەکە لەسەر هەر کارێکی هونەری هەر دیزاینێک ماتریال بۆ خۆی گرنگی خۆی لەمانەوە و تەمەنی ئەو کارە هونەری کە تۆ دروستەکەیتەوە. ئێمەش ئەوەی کە بەردەست بوو هاتین بە سادەترین ماتریال کە فیلێن هاتە بە دووەرە هاتین بەڕووکەش و با بڵین تێکستەری دەرەوەی ئیشەکە کە خۆی لە کەڵەشیم و بۆرەک و گەچ و هەندێک جارچیمان تۆ بەکارمانە لەگەڵ فیلینەکە ڕووپۆشمان کرد وەک ئەوەی بۆی مەلمەسی ئەو ماڵە بات مەلمەسی خشتەکانی ئەو کۆشکە بات زیاتر هاتین لەسەر ئەم مادە وەستاین و توانیمان ئەو واجهە دروستکردنەوە بە ئەو ماتریالە سادی کە فێلینە. لە ڕاستیا دروستکردنەوەی ئەم ماڵە لێرە بە ئامانجی ئەوەی کە هەم کەرتی گەشتیاری و هەم کەرتی کشتتوکاڵی و بەدەستێنانی بەروبمی ڕۆژانە کە گەشتیان ڕۆ لەم ناوچەکات بۆی بتوانین لە هەردوو لایەنە ئیشکەین ئەگەر گەشتیار ڕوو لێرە بکات بۆ کڕینی شتێک بتوانێت لایەنە تەرفیەکە و بینینی کۆمەڵێک کللتور و کۆمەڵێ مێژووی ڕابردوو خۆی کە ئەم ماڵە و چەندان منبع و چەندان ڕووکاری زانستی و ڕووکاری مێژووی و ڕووکاری هونەری تریشە بۆی بەردەوام ئەمە بەرچاوی بکەوێت دواتە گەشتیار بێتە ئێرە بەس بۆ شتکڕینەکە نەبێت بمێنێتەوە بە دیار ئەو شتانش کە دروست سەکرێتەوە لێرە کە گرنگترینیان ئەم ماڵەیەکە ڕووکارێک و واجهەیەکی جوانی تەلارسازی هونەری کوردیە. ئەم شوێنەی کە ئێوە تێدانیسا کێڵگەی کوردستانە لە پارێزگای هەڵەبجە چەندەها بوار لە خۆی دەگرێت یەکێک لەو بوارانە بوارە سەرکیەکەی بواری کشتتوکاڵەوە بواری سەقافی و گەشتیاری لە خۆی ئەگرێت لە کێڵگەی کوردستان و زیاتر لە ساڵێک و 4 مانگە هەفتە بازارێکمان کردوتە لەم کێڵگەی کوردستانە بۆ بەبراندکردن و بە بازارکردنی ئەو بەروبمانەی کە زیاتر لە 90 بۆ 95 جۆر بەروبوومی کێڵگەی خۆمان لە کێڵگەکەدا بەردەستە بۆ هاوڵاتیانی خۆشەویست و ئەو هاوڵاتی کێتە پارێزگای هەڵەبجە و سەردانکەرێکی زۆرمان هەیە لەو کەسانەی کەیەنە پارێزگای هەڵەبجە و دەوروبەری پارێزگای هەڵەبجە سەردانی کێڵگەی کوردستانەکەن و بەدەستی خۆیان ئەو بەروبمە کشتتوکاڵانە بەدەستی خۆیان لێ ئەکەنەوە کە زیاتر لە 95 جۆر بەروبوومی کشتتوکاڵیە. ئێمە لە کێڵگەی کوردستان لەگەڵ برای بەڕێز و خۆشەویست مامۆساکاوە بۆ ئەو سەردانکەرانی کە سەردانی کێڵگەی کوردستانەکەن وەک دەیبینین ئێمە ئیستا سەردانکەرێکی زۆرمان هەیە حتا ئەوە دەبیانیانش کە ێنە پارێزگای هەڵەبجە بە تامەزرەوە سەردانی کێڵگەی کوردستانەکەن و بەوەم بە پێویستمان زانی ماڵی وسمان پاشا و ماڵی عادلە خاتون بتوانین لە هەفتە بازاری کێڵگەی کوردستان بۆ ئەو گەشتیارانی کە سەردانی کێڵگەی کوردستان ئەکەن چاوێ بگێڕنەوە بە مێژووی بەرزی شاری هەڵەبجەدا. من لە سلێمانیەوە هاتووم کە ئەم شوێنە بینیوە زۆر بەلامەوە خۆشە شوێنێکی زۆر گەشتیارە زۆر خۆشە ئەجا بەنسبە شتەکانیشیانەوە شتەکانیان خۆماڵیە شتەکانیان زۆر جوانن دەستخۆشیان لێ یەکەم بۆ ئەم شتە جوانە کە بەرهەمی خۆماڵی و دایان ناوە کە خەڵک سەردانیەکە ڕۆژانە من زۆرم پێخۆشە ئەم شوێنە کە شوێنێکی خۆش و گەشتیاری ئەوڵە. هەلێکی کاری زۆرمان ڕەخساندووە بۆ ئەو ئافرەتە دەستڕەنجینانی کە لە پارێزگەگا و دەوروبەری پارێزگای هەڵەبجە و هەورامانە هەن کە بە ئیشی دەستی کاری خۆیان یان نان و کەلانە و چەندەها جۆری بەروبوومی خۆماڵی کە ئێمە تەنها براندی ئەم کێڵگەیە بەروبوومی خۆماڵیەوە هەر بەروبوومێکی خۆماڵی لە ئەم کێڵگە نەبێت بەڕاستی وەری ناگرین و ئەمانەیە براندی ئەم کێڵگەیە تەنها بەروبوومی خۆماڵیە و زیاتر لە چل کەپرمان هەیە بۆ ئەو براخوشکانی کە بەروبوومی خۆیان هەیە بیانەوە لێرە ساغیکەنەوە لە کێڵگەی کوردستان چەندەها کەپی گەشتیاریمان تەرخان کردو بۆ هاوڵاتی خۆشەویستانی کە سەردانی کێڵگەی کوردستانەکەن و لەگەڵ ئەوەشتا کەبابخانە و ماسی برژا و چەندەها بەروبوومی کێڵگەیی و چەندەها بەروبوومی خۆماڵی لە خۆی دەگرێت کێڵگەی کوردستان ئێستا.